بەرز و بێئاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان من دانیان ڕۆدی لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیزم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان پرسیاری ئەوەیە کە بۆچی حکوومەت هەرێمی کوردستان دوای 31 ساڵ حکومڕانی نەیتوانیەوە کێشەی کەم ئاوی نەبوونی ئاوی خواردنەوە چارەسەر بکات. بۆچی تا ئێستا پلانێکی استراتیژی دوورمەودانیە بووی کە کێشەی ئاو لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێت. سەرڕایبوونی 18 بەنداو لە هەرێمی کوردستاندا و بوونی لە سەدا هەفتای ئاوی تورکیا و ئێران لە وڵاتی لە هەرێمی کوردستاندا، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە چارەسەری ئەم کێشەیە بکرێت و دانیشتوانی ئەم هەرێمە بەدەست کەم ئاوی و بەدەست نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێن. لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما، دانیشتوانی هەرێمی کوردستان و بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان بەدەست بێ ئاویەوە دەناڵێن، بەتایبەت پارێزگای هەولێر و قەزای چەمچەماڵ و دەربەنیخان کە پارێزگای هەولێرێکێکە لەو پارێزگانی کە هەمیشە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە شانازی پێوە دەکەن بە جوانی و بە خزمەتگوزاریەکانی. بەڵام لەگەڵ بوونی وەرزی هاویندا ئەم شارە بەشێکی زۆری دانیشتوانەکەی بەدەست بێ ئاوی و نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێن. دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک ئاواد وەردەگرم لە کاک هاوار محەممەد لە سلێمانی. کاک هاوار سڵای خوا لێبێ. بۆ بەرنامەکە بۆ بینەران زۆر سپاس کاک هاوارگیان. کاک دانیاریان وازانم کێشەکە لەسەر کەمی گرفتی ئاوە. بێگومان بەڵێ گرفتی ئاو قەت چارەسەر نابێ کاک دانیاریان هەتا ساحێبی ئەو دوو حیزبە بین. بۆچی چارەسەر نابێت کاک هاوار؟ بەڵێ دیارە پەیوەندیەکەی کاک هاوار پچڕا بەڵێ لە هەرێمی کوردستاندا لە پارێزگایەکی وەکو پارێزگای هەولێر کە نزیکترین شوێنی زەی گەورەیە لە تەنیش پارێزگای هەولێرەوە، تا ئێستا نەتوانراوە سوود لەو ئاوەی کە بە نزیک شاری هەولێردا تێدا پەڕێ سوودی لێ وەربگیرێت. وەروەها لە هەرێمی کوردستاندا لە سەدا هەفتا ئاوی سەرزەوی هەیە، بەڵام تازە بە تازە حکوومەت هەرێمی کوردستان پلانی ئەوەی هەیە کە سوود لە ئاوی ژێرزەوی وەربگیرێت. بۆچی حکوومەت نەیتوانیوە پلانێکی وای هەبێت کە سوود لە بەنداوەکانی هەرێمی کوردستان ببینێت کە 18 بەنداو لە هەرێمی کوردستاندا هەن، بەڵام تاوەکو ئێستا نەتوانراوە سوود لەو بەنداوانە وەربگیرێت و کێشەی ئاو لە هەرێمی کوردستان و بەشێک لە شار و شارۆچکەکان چارەسەر بکرێت. دەچمە لای پەیوەندیەکی دیکە. کاک کارزان لە سلێمانی. کاک کارزان سڵای خوارد لێبێ. بەڕێزیان چۆنی باشیش کرد سەرچاوەکانم کاک کارزانگیان. کاکە زۆر ڕێزەیە و زۆر سپاس بۆ ستافی بەرنامەکە و دەستەی کارگەڕی زۆر سپاسان دەکەم. بەڕاستیەوە ماندوونە ناسن و سەربازی ونن. عەزیزی ئێمە کاک کارزانگیان. زۆر بەڕێزن بۆ بابەتەکانتان هەمووی لە جێی خۆیەتی و هەمووی شتی جوان و چاکە. کاکە ئێمە ئەبێ بزانین چی ئەڵێن. کاکە ئێمە خۆشمان دەست بە ئاوە ناگرین. ئەو ئاوە نیعمەتە جوانە کە هەموو سەر ئەرز ناتوانێت دڵۆپی ئاو ببستات. خوای گەورە ئەم هەموو ئاوە جوانەی بۆ هین کردوین کە ئاو یەتەوە ئیتر ئەم ئاوە بەرەیرێتەوە. هەیە جادەی پێشوە، هەیە لۆری پێشوە، هەیە نازانم چی پێکە کە ئەشکاتە کاتێکە ئاو نامێنە ئەڕۆڵا ئاو نییە. ئەڕۆ کاکە نیعمەتی ئاو لە دوای هەواوە ئاوە ئیتر لە دوای هەوا ئاو لە نەوتیش مهمترە هەوا و ئاو. نەوتێ نەبێ هەوا و ئاو. کەواتە ئێمە کەم تەرخەمین، ئێمە ڕێز لە ئاو ناگرین. هەر ئەو نەبەدەمی ئەڵێن وەڵا ئاو سەرچاوی ژیانە و چاک نەخێر. ئەبێ ڕێزی لێ کابراچێتە حەمام خۆیەشەوە جاری وا هەیە بۆ نمونە 2 تەنەکە ئاویەوێ 6 بەرمیل ئاو لە خۆیاتە. ئەمەش قەینە. هەیە ئاو بەکارێنێ لە ماڵەوەیە بۆ حەوشەکەی بەرمیلی ئاویەوێ 10 بەرمیل 15 بەرمیل 20 بەرمیل مانعی نییە 200 بەرمیل 500 بەرمیل دەکە. کەواتە ئەو ئاوە جوانە ئێمە گوناحبارین لەم دنیا و لەو دنیاش کە ئەو ئاوە جوانە کە هەموو سەر ئەرز ڕووەک حیوان زیندەوەر هەمووی بەو ئاواژی. کەواتە با هەمووی نەخەینە سەر شتی تر. خۆشمان زۆر 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 تاوانبارین. ڕاستە زۆر ڕاستە کاک کارزان. ئاخر ئینسانە بێ قسەیەکی یەقیش بکە. هیچ شەخصێک لە 100 تا 100 قەدری ئەو ناگرێت. کاکە با لە 100 نەیگری، خۆ بێ لە 160 بیگری، خۆ بێ لە 170 بیگری. بێگومان هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا ڕەنگە نەدراوە کە زیاترڕۆیی بکرێت. لە هەموو نیعمەتێکا گوناحبارین. تۆ فێری خواردەمەنی کە ڕۆژی ملیۆنەها تەن بەس خواردن فڕێیرێت. تۆ ئاو ئیتر ئێمە هەموو تاوانبارین، هەموو گوناحبارین. با پیا و ڕاست بڕۆ. ڕاست
لە کۆتاییە زۆر سپاسانەکەمیەوە زۆر بەڕێزن سپاس بۆ بەرنامەکەتان بابەتەکانتان جوان و زۆر بەڕێزن عزیزی ئەمەی کاکارزانکان دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاکاوار محەممەد لە سلێمانی وەردەگرمەوە کاکاوار سڵای خوارد لێ بە دووبارە والله پەیوەندێکم سڵاوی خوا لێبێ سڵاو لە بینەران سڵاو لە هاوکارەکانە کاک دانیێل عزیزی ئەمەی کاکاوارگیان لە خزمەتان تەوەرەگەوەزان حەد لەسەر کێشە و گرفتی ئەو کارە باشتی وە ماشەڵڵا لەم هەرێمەوە کێشە و گرفت دەیە هەموو ڕۆژێ باسی کێشەیە بکەین هەر تازە نابێتەوە تەواو نابێ کاک دانیێلجان کێشە و گرفت ڕاستە هەندێک کەسێ ئیسراف بکە وەکو شەخص بەڵام لە ئەساسە ئەم کێشەی کەماویە کە دووبارە بێتەوە هەموو ساڵێک و بەرنامەشی لەسەر دروست بێتەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە لە تەلەڤیزیۆنی پێیامە لە تەلەڤیزیۆنێکی ترەوە ئیلاقەی بەوە هەیە کە ئەم دوو دەسەڵاتە بەڕوون و ئاشکرا بەرنامەیەکیان دانەناوە کارێکیان نەکردووە کە وا بکەن ئەم شتانە دووبارە نەبێتەوە بۆ نمونە کەماوی ئەگەر بۆ نمونە ئەمە هەر وەکو کۆمیدی وایە پێکەنی ناویشە وەڵام وەڵاهی ئەمە سەراحەتە بەحری خلیج عەرەبی بە پارتی وێچێتی وەڵاهی زەلامی ئاو بخواتەوە ئاوی نابێ بیخواتەوە بۆ چکا بەرنامەی نییە بۆ پاڵاوتن بۆ پاکوتەمیزی بۆ ئەوە لەبەرەوە هەر لە 30 ساڵی ڕابردووە لە تەمەنی با بڵێن تۆ گەنجی تەمەنێکی ئەو پەڕەکەی 24 ساڵی پێش تەمەنی تۆش ئەمە هیچ بەرناکە هاتوون بەنیازیوە هاتوون خوێنی میلەت بمژن خۆی هەشتەکان دیارە ئەمە لە نەقسەی من ئەمە هەر لە کردارەکانیان نادیارە تۆ مەسەلە کابرا توی بەیانی تو درێ بەرنامەیەک دانی کە بەرنامە نەبوو نازانی چی بکەی ئەم حکومەتەش ئەم دەسەڵاتەش وا باشە بیڵین بەرنامەی نەبوو بۆ شتێک سوێنی ئێستا من دڵنیام هەفتەی داهاتووتەوەری دەبێتەوە لەسەر ئەوەی کە بۆ خزمەتگوزارەکانی هاوڵاتیان دابین نەکراوە لە زادە لە ڕێگاوبان ئەمانە کێشەیەکن کێشەگەلێکن کە دووبارە بنەوە هەتا ساحێبی ئەم دوو دەسەڵاتە بین ئێمە خیر و خۆشی نابینین بەڕوون و ئاشکرایی چکە ئەمانە کاک دانیارگیان نهاتون بۆ خزمەتی خەڵک ئەمانە پشتیان لە خەڵک کردووە ڕویان لە پارە و دۆلار کردووە داخەوە بەڵێ گوێ لە منە ئەمە لەلایەکی شەوایەک چەند سانەیەکیان ئەوە بڵێم هەندێک کەسەیە بەداخەوە لە هاوڵاتیان ئێستاش بەتەمایەوەیە کەم حکومەتە شتێکیان بۆ کەم حکومەتە شتێکیان بۆ ناکەن مەگەر خوای گەورە بزانێ ئەمانە لە هەرێم و لە دەرەوەی هەرێم چیان هەیە لە مڵقوماڵ و داگیریان کردووە مە زۆر زادیەوە ئاکەمەوەم بەس زۆری گەورە ماوە زۆری گەورە ناوێرن هینایان ڕووخاونیان کرد بە کاسەمۆڕێک و یان کرد بە سۆڤەر مارکێتێک لەبەر ڕێز سڵاوە ئەمە ئەم کێشانە دووبارە بنەوە لەبەرەوە حکومەتە بەرنامەی نییە بەرنامەشی نەبوو پێویستە حکومەتە بڕوە واز بێنێت تەواوی تێیا خواستیە ساڵە خەریشی ڕوتانەوە گرسی کردن و موچە بۆ شێوەیە دەکەی بینی بەڵێن و شێوەیە دەکەی بینی کارەبانیە مۆلیدە نیە نازانم چی ئەمانە کەی کێشێک ئەم کێشانەکەی خەڵک هەی بوو لەوە پێش ساڵێک لەوە پێش زۆر باشە زۆر سپاس بۆ کاکاوار محەممەد لە سلێمانی لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک مەحموود لە دهۆک وەردەگرم کاک مەحموود گیان سڵاوی خوارد لێبێ کاک مەحموود ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بیت بەڵێ کاک مەحموود دیارە پەیوەندەکەی پچرا لە هەرێمی کوردستاندا لەگەڵ هاتنی وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا بەدەست بێ ئاوی و بەدەست نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێن لە هەرێمی کوردستاندا لە سەدا هەفتا ئاوی سەرزەویمان هەیە و لە سەدا هەفتای ئاوی تورکیا و ئێران بە خاکی هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت بەڵام حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانێت و پلانێکی وای هەبێت یاخود بەنداوی زیاتر دروست بکاتەوە و سوود لەو ئاوە وەربگیرێت و دانیشتوانەکەی بەدەست بێ ئاویەوە نەناڵێن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و ئەمڕۆژ چەندین خۆپشاندان و گرتبوونەوە لە بەشێکی زۆر لە گەڕەکەەکانی چەمچەماڵ و هەولێر و دەربەنی خاندا ئەنجام درابووی کە ئاوی خواردنەوەیان نەبووە ماوەی چەند ڕۆژێکە ئاو نەبووە لە نێو ماڵەکانیاندا لە قەزایەکی وەکو چەمچەماڵ کە بە پایتەختی شەیدان ناسراوە بەداخەوە لە ماوەی 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ دوو کاژمێرێک سێ کاژمێرێک
ئاو دێتە نێو ماڵەکانەوە کە ئەمەش گرفتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە زۆرێک لەو ماڵانە باز لەوە دەکەن کە ناتوانن میوانداری خزم و ناسراوەکانیان بکەن بۆی کە ئاو لە ماڵەکانیان دانی و ناتوانن ئای خواردنەوەی بۆ خۆشیان دابین بکەن. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەمە ڕەشید وەردەگرم لە کۆیە لە کۆیە نییە لە ژاراوەیە لە ژاراوە کاک حەمە ڕەشید یان سڵای خوارد لێوێ کاکەوارەت باش سەرچاوەکان کاک حەمە ڕەشید تۆ باشیت ڕێزم بۆ تۆ بۆ کەناڵەکەی بۆ ستافەکەت بۆ بینەران و بیسەران لێم لێ بوو ئەو برادەرەی پێشتر باسی ئەوەی دەکەێک ئیسراف دەکەین ئیسراف لە بوونێ دەکرێت هەر نییە تا ئیسرافی لێ بکەی کاکە کاکەمە هەموو مەناگان لێە ئێستا جەنابیشت باست کرد چەمچەماڵەوەی بە چواردە ڕۆژ جارێک فەقیرە 2 سەعات یا بیان دەنێات ببێ یا نەبێ ئیسراف لە چ بکرێ کاکە دڵسۆزمان نییە تکان لێ دەکەم دڵسۆزم نییە دەسەڵات دڵسۆز نییە با بە سەراحەت قسەی بکەین بەڵام داخەکەم ئۆپۆزیسیۆنیشمان نییە لەم نێوەندەدا دەبێت ئۆپۆزیسیۆن چی بکە کاک حەمە ڕەشید چۆن چی بکە قدوای جەماوەرەکەی ئێستا لە هەر یەکێک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن پرسیینەوە خواوی جەماوەرین ئێ باشە جەماوەر کاکە جەماوەری قوربەسەر چ بکە جەماوەر کە خۆنیشاندانی کرد جەماوەر هاواری کرد جەماوەر بێزار بوو ئەی نابێ قیادەی ئۆپۆزیسیۆن بێ بڵێ دەسەڵات کاکە بەتەنێ کوردستانی تۆ نییە 30 ساڵە 30 ساڵێ وای لێ جگە لە 50 ساڵ پێشووتر بۆ لەو میلەتەی دەکەن کاکە ڕێگە بدەن کە پێتان ناکرێت با خەڵکی دڵسۆز بێ خزمەتی میلەتەکەی بکە خوا قبوڵ ناکە خۆمە دەزانین دلهێزەکانی پیان خۆش ئاوا بەرەڵایی بێ دەرەچی وێخلێنی تێگەیشتی بەڵام بۆ ناو خۆت تۆخمە دەبێ ئەمانە خەریکی سەروەت و سامانن ئەمانە خەریکی پیادەکردنی دەسەڵاتم قۆرەخکاری بەتەویان میرنشینین با بە سەراحەت قسەی بکەین ئاوا ئەو بلۆ هەوای بڕۆین کەس نەبێ بەرپەسیان داتەوە وەڵا دەبێ میری سۆران و بابانمان سۆران و بادینیانمان هەبێ با بە سەراحەت قسەی بکەین داوە لەبەر ئەو خزمەی کە دەڵێ وەڵا ئیسراف دەکەین کاکە ئیسراف لە بوونێ دەکرێت کابرا دەبێت زۆریە بێجا ئیسراف بکە هەمووی بە دڵۆپە بۆی دێ کەیشتی وا بۆ سەعاتە ئاەکەت تەواو نەبێ بۆ بێتەوە ملیۆن لە ماوەی ساڵانی ڕابردووتردا لە کابینەکانی پێشووتردا بۆ چارەسەری ئەم کێشەیە نەکراوە لە کاتێکدا با بڵێن ئۆپۆزیسیۆنیش بوونی نەبووە ینی با بڵێن پارەیەکی زۆریش لە وڵاتەدا هەبووە بەڵام بۆچی 31 ساڵە ئەم کێشەیە کە مافێکی سەرەتایی هاوڵاتیە ئەم دەسەڵاتدارانە چارەسەری ناکەن دەتوانم بڵێم دڵسۆزی نییە وڵاتەکەمان دڵسۆزی نییە کاکە دڵسۆزی نییە نیسیمان پەروەری نییە بوختانێ دەکەن بوختانە بە خۆشیان دەکەن کە باسی خاک و وڵاتی دەکەن چێ وەلای بۆ نیسیمانی ماوە چێ ئێستا باسی خاک و وڵاتی دەکات بۆ دەسەڵات نییە دەنابانجیان کە دەبڵێ وەرە چتان کردووە بۆ کورد مەسەلەی کورد چی لێ هات بزانم سەری لێ سەرەف دەکەن کا دوێنێ کابرای زلهێزات نەجاتی سەر کۆمان پێشوازی بکە کازمی چوو پێ بۆ نەچوو ئەویش بەلای خۆی لەسەر حسابی کوردە و هەر لە عێراقی دەژی و سەرۆکی وڵاتەکەیە و پێ ناکاکە خوان هەڵپەساردووە لەکوێ پارە دەستکەوی لەوێن و دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس بۆ کاک حەمە ڕەشید لە ژاراوە لەگەڵمانە و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرین کاک عەبدوڕەحمان گیان سڵای خوات لێبێ سلام الله عليكم أستاذ الكادير والبيستريش عليك السلام ورحمة الله أستاذ بقرديتو أينشتاين خاني نظرية نسبية كقنبلين وويلو أمريكاي دروس كرد وبالحر أويش عالمك بو قنبلين وويلو بريطانيا دروس كرد أبراهام كثير رئيس دولتي إسرائيلي بيشوتر أستاذي فيزياء نووي بو دكتوراي لي أبو سياسة وعلمي بري ودبرد أو سيبينا يكو محاضرة بدن برامبر بديوار بعقلة أنجامكي كيا صفر كوابو إنسان همو إنسانك حق أو رقاية كدقريتا برو أو شوازي كبكاري ديني لو قيشتن بأنزامكو برهمي نبو حق أسلوبي خوي بغوري يعني سما مصايق لناو قطاب خانة لبولتشي كم طلبك تينك يشتن مجبورة أو بيت آصلي طلبة كانوا أسلوبي خوي بغوري حتى بتواني لتري قايق يعني بتيتنا ومشكن أو معلوماتي تيتي
داخلی ناومێشکیان بکرێ ئەمە 31 ساڵە ئەو ملەتە کوردە تەنها و تەنها جادە و خۆپشاندان ئەدی بەرهەم ئەدی ئینتاج ئەو جا زۆر بە کوردی بە سەرتان نێشێنم ئوستاز لە کاتی خۆی طبعا 100 ملیۆن دۆلاری تێدەچوو لە تاقەی شەمسی دەیانتوانی هەرێمی کوردستان هەر هەمووی تەغطیە بکرێ بە تاقەی کارۆبایی نەکرا ئەو جارە ئەتو جەنابەت دەزانی هەرچی لە دەرێ هاتیتەوە لە عێراق ئێستا کار بەدەستە لە زاخۆ هەتافا و نییە پاسپۆرتی خۆی نەبی و ئزدیواجی جنسیەشی نەبی جنسیەی خۆی عێراقیە و جنسیەتی تریشی لە دەرێەوە ملک و ماڵاتەشی فەوق العادەی هەیە هەر کاتی هەستی بە دفتەنجی کرد دەیارە خۆ بگرا یعنی احتیمالە مشکلە لە ئاتون کۆپریوی ئەوە لە ئەنقەرەیە یان وا لە تەبرێزە یان زیاتریش نیویۆرک و پاریسیش هەروازیان لێتینا ئوستاد بە خۆپیشاندان هیچ ناخرێ ئەبەدەن یعنی چێژێرێتە ئێستا ئاو من گوت جەنابتان دەزانێت هەمووتان هەوا و ئاو لە ڕادەبەدەر پیسە ئەوانە تەئسیری لە کورتکردنەوەی تەمەنی مرۆڤ دەکەن ڕاستە إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون بلام أسبابش هيا أجل معلق هيا وأجل محكوم هيا محكومك دسكاري ناك أخوا معلقك أخوا دسكاري دك بتي كرد وكانت يتر والسلام عليكم زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر و لەگەڵمان نەبوو دەچمە لای مام جەوهەر لە کۆیە مام جەوهەر سڵای خوات لێبێ سڵاوی خوای لە جەناب لامو خەڵکی مسلمان و کوردستان عەلەیکە سەلام مام جەوهەر چ کێشەکمان هەیە چارەسەر کرابی چ کێشەک لەو کوردستانی چارەسەر کرایە ئەمە یەک پێش دیاری دەکەم بەڵام میلەت لەگەرە من نییە ئەمن بەم هەموو سەرکردە سیاسەکاری کوردستان بەدار و دەستەوە بە مەکتەبی سیاسی بە عەسکەری بە سەرکردایەتی هەمووان خڕ دەکەمەوە بە مەقەرەکان هەمووان قەپات دەکەم ئاڵای کوردستانیشیان لێدەستێنمەوە لە مەلعەبێکی دێمەکاریان دەکەم ڕۆژانە یەک سەمونی ڕقیان دەدەمێ لەگەر یەک زامە ئاریگەرم بە مانجێ زێرجار خۆیان بشۆن بۆ ئەوەی چێت و ئەسپەیەکەی جارانیان لەبیر بێتەوە ناپاڵمەکانیان بەبیر بێتەوە ئەنفال و کیمیاباران و کۆدڕەوی کوردستانیان بەبیر بێتەوە بۆ ئەو شتانیان بیر چۆتەوە مام جەوهەر بەبیر بێتەوە بەڵێ بۆ ئەو شتانیان بیر چۆتەوە ئێستا لەبەرەوەی ئەوانە کورد ئەگەر لە ئەساسدا سەرکردەی هەبا بە وەفا دەبوو حسب یعنی دەبی وجدان بی قوتابخانە بی خۆشەویست بی تەبابی ڕێز لە میلەتەکەی خۆی بگری سڕای بە میلەت بی ئاگای لە میلەت بی حکوومەتێکی ڕاستەقینە بی دایم لەناو خەڵک بی بزانێت جێروگرفتەکان چییە نەکەرێکە لەلایەکی خۆی شاردیتەوە دست کوڕی دزە و خۆی بە کورد دادەنێ و ئاڵایەکی کوردستانی لە پشتەری خۆیدانە لە پەنا خوێن شەهید و ئەنفال و کیمیاباران و لە هەموو لایەکەوە تەعەدا لە کورد دەکا ئەوانە سوالکەر بوون سوالکەر ئەوانە سەرکردە نین هیچیان سەرکردە نین پێم بکرێتی ئەندام پەرلەمانە ئاخر دیناری لێ دەستێنمەوە هەموو سەرکردەکان ئاخر پرسیان لێ دەستێنمەوە دەبی بە کەریشیان نەدەمێت چی پێ بکەن لۆ ئەوەی بدانن مانای خۆیان قەت مێژوو کرد بۆ سەرکردە دووست دێتە و ڕێگرانە ناڕێن بۆ کوردن لەبەرەوە تا کاکە لێمان گرەبارەکە بەغدا ڕێککەوین سەدام حوسێن تورکی ئاوی گرتەوە چوو لەسەر ڕووبارەکەی دانیست عرضی عازل کرد بەرامبەر تورکیا گوتی دە پیا بە ئاوی بەرمەدەوە ئەدی ئەوانە لەشێناو هەموویان پیا و ژنی تورک و عەدەم نین کامیان سەرکردن هیچیان سەرکردن ئەو لە پەناوی ئەو لێم گەڕێ عەی بە عەی وەرە پاسەکەوتی موچە بدەوە نێتیر و مەسرور و قوبات کاک مەسعود ئێستا دوو لە دوای مامدەلال و نۆسروان بەرپرسیاری هەر سێکیشتان بەرپرسیاری سەرەکین لە هەموو گیر و گرفتەکانی خەڵکی کوردستان کە دارەسەر ناکرێت هەموو داخەتابارن ئەو سێیە مامدەلال نۆسروان مەسعود بارزانی هەر سێکیان بەرپرسیاری سەرەکرد ئێستا کوڕەکان بەڵام ئەوانی کە لە ژیاندا نەماون مام جەوهەر بووینە تەرەزان خوا لە ناویان بە ئیشتاڵە ئێکیان تێدا نامینە هەرچی هیچ سەرکردەی سیاسیە خوا حەفیظ زۆر سپاس بۆ مام جەوهەر لە کۆیەوە لەگەڵمان نەبوو بەڵازان و خۆشەویستان لە ئەمڕۆوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەشێکی زۆر لە دانیشتوانی گەڕەکەکانی چەمچەماڵ و هەولێر و ئەمڕۆژ دەربەنی خان بەڕاستی دەربەنی خان کە لە تەنیشتیا بەنداوێکی گەورە هەیە
دانیشتوانەکەی بەدەست بێ ئاوی و بەدەست نەبوونی ئاوی خواردنەوە دەناڵێن کە ئەمەش لە هیچ شوێنێکی جیهانە و لە هەر شوێنێکا باسی کەی جێگەی نامێتەوە بەڕاستی تۆ بەنداوێکی گەورە لە تەنی شارەکەتا هەبێت کەچی دانیشتوانەکەی ئاو نەبێت بیخۆنەوە یاخود ئاو نەبێت لە نێو ماڵەکانیاندا کامە گرفتێکی زۆرەوە گرفتێکی گەورەیە بەرۆکی هاوڵاتیانی گرتوتەوە لە هەرێمی کوردستاندا 18 بەنداو هەن کە ئەم 18 بەنداوە 10 ملیار و 700 میلیۆن مەتر سێجا ئاو گل دەدەنەوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە بەڵام بەداخەوە هەرێمی کوردستان پلانێکی استراتیژی وای نەبووە کە لە ماوەی 31 ساڵە ئەگەر لە ماوەی ئەم 31 ساڵەدا هەر ساڵێک و پلانێکی جێبەجێ بکردای بەڕاستی ئێستا بە دڵنیایەوە هەرێمی کوردستان و بەشێکی زۆر لە شار و شارشەکانی بێ ئاو نەدەبوون کە ماوەی 31 ساڵە ئەم هەموو بەنداو هەیە و ئەو ئاوە زۆر لەنێو ئەم بەنداوادا گل دەدرێتەوە تا ئێستا نەیتوانیوە سوود لەم ئەوانە وەربگیرێت واروەها 6 بەنداوی دیکە هەن کە لە ئێستادا کاری تێدا دەکرێن کە ئەمانش خەریکە وردەوردە تاو دەبن کە ئەگەر تاو ببن 101 میلیۆن مەتر سێجا ئاو گل دەدەنەوە دەتوانن سوودێکیان نەبێ واروەها 11 بەنداوی دیکە هەن کە کارکردن لە ئێستادا تیاندا وەستا و ئەگەر ئەوانیش دووبارە دەست بە کارەکانیان بکەنەوە زیاتر لە 170 میلیۆن مەتر سێجا ئاو گل دەدەنەوە لەگەڵ بوونی ئەم هەموو بەنداوانەدا لە هەرێمی کوردستاندا بەڵام نەتوانە حکوومەتی کوردستان پلانێکی واجێگیر بکە ئەو ئاوی کە هەیە بۆ لەو 18 بەنداوی کە هەیە 10 ملیار 700 میلیۆن مەتر سێجا ئاو گل دەدرێتەوە لەو 18 بەنداوی کە تەواو بوو وجودیان لە هەرێمی کوردستاندا نەتوانراوە کە لە ڕێگەی ئەو ئاوەوە کە بە شواز لە شوازەکان پلانێکی وا جێبەجێ بکات کە هاوڵاتیان بەدەست بێ ئاویەوە نەناڵێن و کێشە و گرفتی هاوڵاتیان چارەسەر بکرێت ئەمە لە لایەکی دیکەوە ساڵانە لە زانکۆ و پەیمانگەکاندا و لە نێو زانکۆکاندا چەندین توێژینەوەی جیاواز و چەندین دەرچووی جیاواز و ئەندازیاری جیلۆجی و لێکۆڵینەوە و توێژینەوەی جیاواز دەکرێت لەبارەی هەرێمی کوردستانداوە بوونی چەندین میراوی زیرە کە دەزانێت لەژێر ئەم زەویەدا لە کوێ چەندین ئاو هەیەەوە چەندین دەماری ئاو لە نێو ئەم خاکە هەرێمی کوردستاندا هەیە نەتواناوە سوود لە هەموو ئەم توێژینەوە لە هەموو ئەم کەسە پسپۆرانە وەربگیرێت وە چارەسەری کێشەی ئاو لە هەرێمی کوردستاندا بکرێت دەچمە لای پەیوەندێکی دیکە باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرم باوکی محەممەد سڵاوی خوا لێبێ عەلەیکە سەلام ڕەحمەت الله سڵاوی خوا لێبێ برایەکەم باشی سەرچاوەکانم باوکی محەممەد چاود ماز دەکەم کاکە دانیارجان بە تەسەووڕی من ئەو حکوومەتە هەویە و شوناسنامەکەی بووە بە قەیران یعنی خەریکە وا لە خەڵک دەکاتن یعنی لەسەر قەیران ڕای دەهێنیتن یعنی قەیران لە لای خەڵکی هەرێمی کوردستان دەبێتە خۆراکێک یعنی شتێک کە بەردەوام لەگەڵمان بیتن بەڕاستی ئەوە یعنی زۆر لە عیبە عیبەترە لە بۆ ئەو دەسەڵاتە ناوە جورئەت دەکەن ڕەخنا لە حکومڕانی بەغدا و حتا وڵاتانی دەوروبەریش دەگرێن لە هەندێک شت زیادە ڕۆیی دەکەن دەڵێن ئێمە لە زۆر شت لە حکوومەتەکانی ساردەوری خۆمان باشترین یعنی من نازانم ئەوانە چ جورئەتەشیان هەیە و چ سمعەتشیان هەیە و چ ڕۆژیان هەیە بە قەیرانەکان بۆ پاساوانە و بۆ قسانە پینە دەکەن یعنی قەیرانی کارەبا بەڕاستی حەز ناکەم وشەی نەشاو بەکارێن لەبەر ئەو کەناڵە جوانە بەڵام بیدەی بەچێ نازانم حەز ناکەم حتا ینی تەشیر بە هیچ توێژێکی کۆمەڵگاش بکەم بەڕاستی بەڵام من دەڵێم ئەگەر بدابا بە قەومی مەیمون 30 ساڵ کارەبا سەر چای کردبوو هیوادارم زۆر باش تێ بگەن واللهی هەر کەسێکی ئابڕووی هەبیتن لە هیچ کابینیەک نابێ بە وەزیری کارەبا ئەگەر ئەو جۆرە کارەبا بدرێ بە خەڵکی هەرێمی کوردستان واللهی هیچ کەسێک جورئەت ناکە ئابڕووی خۆی و دەموچاوی خۆی و ناوی خۆی و شادەکەی خۆی بباتن نابێ بە وەزیری ئەو جۆرە ئاوە بدەن بە خەڵک واللهی هیچ کەسێک جورئەت ناکە ئەگەر ئابڕووی خۆی و ناوەکەی و حیزبەکەی و شادەکەی خۆی نەباتن نابێ بە وەزیری دارایی ئەو جۆرە شێوەیە موچە بدرێ بە خەڵک کە ئێستا وەزیری دارایی نازانی کەی موچەی ئەو مانگە دەدرێتن من ئەو قسێ ئاراستەی هەموو وەزیرێک دەکەم لە هەرێمی کوردستان و لە هەر کابینەیەک بیتن ئەی بە شەهادەی خۆتان حیا ببن ناوی خۆتان سووک بکەن سونعەی خۆتان لەکەدار بکەن
بحكومتي دزو قندل اگر باوكم باسروش حكومتك بيتن ممكن عيب لبو ايوا اگر ايوا تقبلي او هم وقيران وكم كوريتان كير كواتا ايوا تنزورية لإنسان يا أوتا كوينو ما ستاوشي حزبا يا أوتا ايوا كاسليسو مردي 10 مليون دينار شمو سكتانن يا أوتا بأبرم جوتان لين يقار أي بيتان بيت السريع براسي من بش بحالكم آما دنيمة ببن بوزيري كهرباء ببن بوزيري ببن بوزيري دارائي أدري وزارة ببن بوزيري كشتوكالش أقر باوكم سروش حكومتك بيتن لبروش سنعي خوم لباوكش شم خوشتر دبيتن زور عيبة من هيت قسيق آراسي سروشي هريم وسروشي برلمان وسروشي حكومتناكم بەڵام قسەکانم هەڵ ئاراسەی ئەو وەزیرانە دەکەم کە وەزارەتەکەیان پڕپڕە لە قەیران پڕپڕە لە کەمەکۆڕی پڕپڕە لە عەیبەی خزمەت گوزاری توخوا وەزیری سامانە سروشتەکان چۆن جورئەت دەکات بڵێ من وەزیری سامانە سروشتەکانم $90 بۆرسەی عالەمی ڕەتی کردیە بنزین خەڵک بە 1300 دەکا ئەوە نۆرماڵەکەی بخوا ئەو کابینەیە چ ڕۆژی هەیە بڵێ من خزمەتی خەڵکم کردووە لە کابینە فۆل گەندەڵەکەی هەشتم ئێستا ئەو حالەتە لە مارجی حەوت 220,000 بەسەر 250 نازانم چەندە کاکە دانیار ئینسان یەک تۆسقاڵ ئابڕووی هەبی ئابڕووی شەهادەی هەبی ئابڕووی ناوی خۆی هەبی ئابڕووی حیزبەکەی هەبیتن لە هەر حکوومەتێک بێ وەزارەتەکە نەیتوانی خزمەتی خەڵک بکە دەبێت دەست لەکار بکێشێتەوە دووبارە دەیرێمەوە دووبارە دەیڵێمەوە ئەگەر دەستی لەکار نەکێشاوە یا ئەوەتە ئەوە کۆیلشی عیار 24 یعنی گوناحە پێی بگوترێ بەشەر لەوانەیە کە دووشیان لە قۆچی هاتیە یان ئەوەتە مردە و ماستاوچی و کاسەلێسە لۆپارە ئەو لە وەزارەتەیە هیچ یعنی کەسەی ئەکادیمی پرۆفیشناڵ نیە لەو شوێنەکە دانرایە یا ئەوە تا کەس حساب لە هەردوو ئەو وەزیرە ناکاتن دەرێن لە شوێنی خۆدانیشەوە قەد لێوەنێتن ماگانە مەعاش خۆ دۆگرە و خەڵاس بڕاوە خەڵک لە قەیرانی ئاوە مشکلە نییە لە قەیرانی کارەبایە مشکلە نییە لە قەیرانی بنزینە مشکلە نییە لە قەیرانی دەرمانی چاک و باشە مشکلە نییە لە قەیرانی موچێ مشکلە نیە کاکە دانیارجان یەک دەقەت خوات کاتم زۆر پێ باوکی محەممەد ناتخوا وەرزیبەکانی یەک تۆز ئابرووتان هەبی ئەوجە هەر ئابروویەش لێرە ئابرووی بنەماڵەوی ئابرووی شەهادەبی ئابرووی ناوی خۆتانبی ئابرووی حیزبیتانەبی دوای ئەو قسانەی من دەبی دەست بەکار بکێشنەوە ئەگەر وەزارەتەکەتان خزمەت گوزاری تەواو پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان نەکات زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ئێرانیە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا لە چوارقورنە وەردەگرم کاک عەبدوڵڵا سڵامی خوات لێبێ السلام عليكم ورحمة الله. عليك السلام ورحمة الله. تاجي والله تباشي. سلام جام كاك عبد الله جاب تباشي. لكن والله ما بس جنتو عربي كردستان أوسع البارانة كمبو. بلى. لوانية شغل من إمكانية ميزيكي 3 مليون ديرتي عربية. أنا سجلت كشان بدك جيرزوي لو شاخي لدشتي حد زراعي ما ظن شيء أو هو بيها أو ما نيكاكا أو هو بيها ليزي بحركة شان خلاص باية أو جا إيران وتركياش هردو شان ريري آوكا شان ريري أو آوكا خواتي جاوي ريري وكي جيد بين أو بواتانا أركس الواتي ريري شيء آوكي بەڵام کاک عەبدوڵڵا ئەمەش پێوانیە هەر بێپلانی حکوومەت نییە ئەی توانیەوە تا ئێستا لە ماوەی ئەم 1 ساڵەدا لەگەڵ ئەو دوو حکوومەتەدا لەگەڵ ئەو وڵاتەدا ڕێبکەوێت ما مثلا بێپلانی حکوومەتە نییە بێپلانی حکوومەتی مەرکەزیە بابا چۆن حکوومەتی مەرکەز حکوومەت نییە دەوڵەت نییەوە ئەوە دەوڵەتە ناوێرینی نیشان بێ بڵێ کاکە ئەو ما حەقی خۆم چییە ئەو ڕێڕەوەی ئاوەکەی بۆ وا لێ کردووە بەحری 20 بەحریان لێ دروست کردووە ئێران و تورکیا
هذا كلام بكرة هاي تركيا والله أو أنا كهست بيبرر والله بس ما أو أنا أو حكم رانا العراق بيه حكم ران ده بقيت ده جابراني بقيت ده أو تحترم ولا بتركيا ناوري كيف ده ولا بيران ناوري بابا شو بحقي خوي كيف ناوري لقاعد جاني دولة مش قاعد ليه بوس كافر كده أو بقول أو كوادر كوادر بوس يوافي أتمنى الرجال يدوري أو كمان حكم رانا شيء بقدر كروس أشوف الناس حكومتي هرب ما حكومتي هرب هو حكومتي أو دولة مين كذا أو أي شيء دولة بفرع أي شيء دولة بيعصر أو أي شيء شو أي يعني هل شاور بيه بيعصر هو بقى سكارينيا بيدري تنفع شركات أبغى سوى تركيا ما عندي تعال تركيا أجل سوى تركيا نبو شركة وكي هاتت كي شنو مثلا ناوخاتين إيه بيسي شنو مثلا ناوخاتين أتقدر نكر كتفو لقيه إيش الخوشي زۆر ڕاستە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە چوار قورنەوە لە گەڵمان نابوو. بەڵازان و خۆشەویستان وەک پێشتر ئاماژەمان پێکرد تاوەکو ئێستا پلانێکی استراتیژی نییە بۆ چارەسەرکردنی گرفتی بێئاوی. دەزانی کە هەموو ساڵێک بەرپرسانی ئەم هەرێمە و بەرپرسانی حکوومەت وە بە تایبەتی تر لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆ هەنگەشی چارەسەرکردنی ئەم کێشەیە دەکەن کە ئەمە مافێکی سەرەتای هاوڵاتیانەوە پێویستی بەوە نییە لە کاتی هەڵبژاردندا بەکاربێنێت. ئەمە لە هیچ وڵاتێکی دیکەدا نیە، بەڵام دەبینی لە هەرێمی کوردستاندا لە کاتی هەڵبژاردنەکاندا بەڵێنی ئەوە دەدەن کە چارەسەری کەم ئاوی و کێشەی کەم ئاوی لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدەن، بەڵام تاوەکو ئێستا ئەم کێشەیە چارەسەر نەکراوە و بەڵێنەکانی خۆیان نەبردۆتە سەر. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک محەممەد لە ڕانیەوە. کاک محەممەد گیان سڵامی خوارد لێوێ. سەلامی خوا لە هەموو دایکماابێ سەرە دوو چاو باشەما بەکەجان سەرچاوەکان کام محەممەد گیان نەک ئاو ئەتووەرە بەرە ئەو تاوا بڵێنەوە دەڕێن بە ساعتەشتی ئەوارە لە ئەشتی بەیانیەوە کارەبا ساعتە بۆ 10 ساعت مۆلی دەداوێتێ ئەتۆ حکومەت چی باسی حکومەت مەکە لە کۆمپانیە براکەم ئاوی نە ئاوێ نە کارەباە نێغاسێ هیچ شتێک نییە برا وەرە بەرمیلیەتی 100,000 براکە وەرە لەخوا لەخواسە بارانەک دارێ دەبێ بڕوا بۆ چەندی ئەمە هەر قەیرانێکمان نییە کاکە تو یەک قەیران دوو قەیران سێ قەیران سی لە قەیران یا پرسی قەیران کەی چارەسە دەوێت جێ قەیرانش خێن دەدواوە بڕۆ لەوی پرسێ. کام محەممەد لە ئێستادا ئەگەر بۆ نمونە ئەگەر کارەباکەش هەبێ هاوڵاتیان ناتوانن فێنەکەورەکەیان تا بگرسێن لەبەری کە ئاو نییە دابێت ماوەتەجا ئاو نیە تۆ ئەگەر ئاو نەبێ فێنەکەرەوە بە چی داوێت براکە لە ئاوێ لە کارەباێ وەڵا یەکشت بەقڕەوە ئامی ئەمە تێدای خداوە ژیان نیە بخۆن ساعات مۆلی دەبیدا لە ڕانیە بەگشتی ئاو چۆنە چەند ڕۆژجارێ وڵا ئاو هەتا عەدەک زۆر باشە ئاو لە ڕانیە ئاو زۆر باشە هەتا عەدەک کام محەممەد تا ئێستا من باش لە دەربەندی ڕانیە وەربگیرێت ئاوەکە بەڵێ وڵا ئاوەکە بەڵێ تا ئێستا توانراوە سوود لە دەربەندی ڕانیە وەربگیرێت بۆی کە ئەو ئاوەی لەوێشە هەر چەندە ئەم ساڵ بۆی وشکە ساڵیەوە زۆر بە ڕێژەی کەمی کردبوو، بەڵام لە ساڵانی ڕابردووتر تا توانراوە سوود لەو ئاو وەربگیرێت بۆ دانیشتوانەکەی. خێرخواستی باڵی ئەوابی خۆیە بۆی لێداوی بیرەکان بۆ حاضرکردنی ئەوما دەداتێت ئەتا وەرە حکومەتەکان پارەشە کەمە بیری بۆ لێداوینە شتێکی بۆ ئەوەدا پارەشم دەنێ خێرخواستی بریت براکەم خێرخواست چی کردووە لێ؟ بیری لێداوە وەڵا بیری لێداوە غەتاسەی بەرداوە تۆ ناوی هەتا هەموو ئەو کاری کردووە بەس شارەوانی هاتووە بۆ ڕێگۆکن کردووە هیچ چی کرد. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک محەممەد لە ڕانیەوە لەگەڵمان نابوو. کاک قادر لە خدران وەردەگرم. کاک قادرگیان سڵامی خوا لێوێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. کاکە تەوەرەکەتان لەسەر چ باز دەکەن؟ تەوەرەکەمان لەسەر ئەوەیە کە بۆچی گرفتی کەم ئاوی نەبوونی ئاو تا ئێستا چارەسەر نەکراوە دوای 31 ساڵ حکومڕانی.
والله بۆی ئاوە لەخۆ هەر نەگە مەتیقە جەبەری ڕاپەڕینەوە حامە کوردستان بێ ئاوا بە تایبەتینە ئێ خدران زۆر بێ ئاوە ئێمە ئاوەشی سروشتیمان لێ لە گەلی خدانی کردمە گەلی باداوان ئاوەکەمان لێەوە بۆ دێت كل مالك تقريبا ما جهاش 9,000 دينار ما بودي توا لاري او كان وقت منظمه شيخ خوازي هات وحنايتي بما شيخ خدرانه صار حكومه تفي بس داغتوا دي بمالاني دنيريتو با 5,000 او با 8,000 دينار 6,000 دينار ما كانت ما دفتشتوا او يشان لاري كهرباء شوا كهرباء كمان لساعتين زباني وشش باني ودبشتوا حتى ساعات 12 يورو بوجوا 12 ناتو 6 يورو ديتوا يعني الكهرباء من هرمين لنا إخدام بإشارة إما يصير بقضاء دكاني الكهرباء ما بيجي شوال ساعات هذه هر باور دكانية خبرة إسماعيل إذا كان قادر لو تينا قرشت بوشي حكومة دستي بأي أو ناس شيء دا قرتوا يعني شوني برا كان ما بتخوي من زمان شيخ يرخواف وناي من زكان ناي هات وهات زكان ناي هات وبورين لقال يا كيسر يشاو قال لي بعداني بدون ليه أو هاتوا بۆ حوزیان بۆ دروستکردا حوزەکە تقریبا 40,000 لتر ئاوی دەبا زۆری دەبا لێرەشەوە دابەش دەکرێت بەسەر نەعیەکەی خدراندا نەعیخدران نەعیشی زۆر بچکەیە باز بە بێنووی ئەوەیەوە ئایا شارەوە مدیرێکی ئەومان هەیە هەتا بڵێ گەمدەڵە حتا بڵێ گەمدەڵە حتا سەر پێسخان ڕێگە ئەو ئاوەی لەگەڵ یەکتوبیری پیاوازی لێدرا لە نەعی خدران لەگەڵ ئاوەکە گەلیەکەی تێکەڵاو کردی وەلە ئاوەکە هەر لەڕووی ئەوەیەوە هیچ ئەوەکی تێدا نییە هەم بڵێن تەندروست بێ زۆر ناتەندروستە باوەڕ دەکەی وەرە بڕۆنا ئەو حوزەی تەماشاکە بەس منی تێدانە حەچی کە تەوێت تێیدا نە کلۆری تێدەکەن نەخایەن دەکەن زۆربەی ڕۆژەکان حوزەکە پڕ دەبێت ئەگەر پڕ دەبێت بەری نادەنەوە بۆ خەڵکی ئیسفادی لێ بکە باوەڕ دەکەی باغ و باغاتێکە دەگەڵان ڕێککەوتون بە گیسک و ماست و شتانەوە ئاوەکە بۆیە دەخوات بەداخەوە حکوومەت ئەو تۆزە ئاوەشتان پێڕاوە نبینێتەوەش دەبات نەوانەبی باتە ناوچەیەکی دیکە کە ئاوی نەبێت بەڵام هەر ئەو ئاوا بۆ ئێوە دابین کراوە بەداخەوە ئاوەکەمان زۆر ناتەندروستە هەموو خەڵک پشکی لێی بە سوێن بەخوای ئێستا بەخۆم کیلێم نیە بەردێکیانم گوتیلەشانم 3 ملیمێکشان 4 ملیمیلیار دکتۆر دەپرسن دەڵێ ئاوەکەتان پیشدا نازانم مدیری ئاوەگەرە تو خۆت ئەوە پاک ناکەیەوە ئەو دڵنیان بە ئاوی خواردنەوەی خدران ناخە لەبەر ئاوی خدران زۆر پیشە بە کەڵک نایە سێ چوار ئەوەی هەنا بەردانەوەی ئاوی هەیە فەوەکەوەنە فەرمان بەرن باوەڕ دەکەین لەبەر کات فرۆشتن و کادادەزی و ئەوانەوە ڕۆژوە هەر لە دویان دەچێتەوە ینی بەری نادەنەوە عوزەکە لەسەری پڕ دەبێت و دەڕژێتەوە دەڕاتەوە بۆ ناو باغەکان باقی پێ ئاو دەبرن باقسەکان جوانی وەکەم بە ئاوەکە دەفرۆشێت بە کوردی ئاوەکەی ئاوزەکان نەگە پڕ دەبێت دەفرۆشێت زۆر سپاس بۆ کە قادر لە خدرانەوە لەگەڵمان ناو دەچمە پەیوەندێکی دیکە کاگاسۆ لە چەمچەماڵە وەردەگرم کاگاسۆ سڵای خوا لێبێت و ئێوە یەکێکن لەو قەزایانی کە 20 ساڵە بەدەست بێ ئایەوە دەناڵێن عزیزیانی کاگاسۆ گیان لە خزمەتین وەڵای حاجی جانەری ئێمەنی داماو بووینە بەدەست بێت تەواوی کوردستان بەدەست دوو کۆمپانیاوە داماو بووە دوو کۆمپانیا هەیە لەم کوردستان دەتێن چەسانۆتەوە میلەتەیان بەو ئاقارەیە بردووە کە دەبوو ئەوانەی کە و شۆژێڕی و کوردایەتی و مەردایەتی ئەەکەن وەڵای ئاجیان دەبوو ئەم میلەتیان ئاقایەکە بەڵام یعنی یەک هەندێشت ژەیەکە یعنی تاوانی میلەت خۆشی جایە بە نمونە من یەک شتێکت دەڵێم لە حکوومەتەکەی بەرهەم ساڵح بە مێژووی باوکی من و تۆش شتی وا بە کوردەوە نەبووە دەسترفەی عقار زەوات چی بڵین هەبوو هەموو ڕۆژێک لەبەر دەچی سەرا من موچەخۆرم لێ موچەخۆراو کەبابی شەخداوە موچەرە دەکات کوێر دەمانە دابڕۆسێ ئیستا وەرە وەرە سەیری گەسەیرم بازی بە 450 هەرچی بڵێ هەبوو گەشەش نەبوو بەو شێوازە ئیستا هیچ یعنی دەبێت زەیت بووە بە 3500 دینار ئەو کاتە بە 1000 ڕۆژ بوو حاج یعنی تا کەس بکەی لێونە ئیستا ئەو مۆزەفەی من و تۆ کە موچەکە وەرەگرین هەڵێ کاکە مەمنونم بەس نیوە موچەکەم بەرێ حکومەت چی داوا کردووە ئێوە مەمنونی خۆ سوالکە دەدەشێتانەکەی دەوڵاتی خۆ دەوەریگری کاکە ئەی بۆ کاتە دەستەکرد بە چای بەرەم ساڵ خۆ دەستەکەیەمەوە چی ئەم هەرەوەی کۆمپانیانی ئەو کۆمپانیانە دیستەوە خۆ بەرەم ساڵ بەحیزبەکەی خۆشەوە پاشە خۆیان دێتە حاجیان بەحیزبەکەی خۆشیەوە
پاشە خۆیان لەدا بۆی خزمەت گوزارینەکە هەموو چێشمە پێجا هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە میلەت ئاوا بێدەنگن لەم سەردەمەی ئێستادا کە هیچی نییە وەڵازانی هۆکارەکەی چییە؟ بەڵێ وەڵی حاجی جان هۆکارەکەی دووری لەخوایە هەت لەخوا دوور بێ غافڵە لەخوا دوور بێ حرمەت و متناڕبە یاغیرە باڕوتی سۆم من هەو سەیریکە کە هەولێری شاری چی کورد سلێمانی شاری چی بەناوبانگووی ئێستا چی بزانێت یعنی ئەو پەرەی ئەو شێواز و مامەڵە و هەڵس و کەوتەی ئێستا ئەیبینین لە دۆڕەکە حاجی جان سەیریکە وەڵا ئەیدان کە چی پێن بەخوا ڕاست وڵای حالمانە سواتە ڕژارێک تۆ سەی چی لە ملت خەڵک نزیک کابرا هاتوو کاگاسۆکیان سپاس بۆ پەیوەندیەکەت دەنگت بەباشی ناگاتە لای من کاگاسۆ لە چەند چماڵە دەچمە لای پەیوەندێکی دیکە خات و فاتمە لە خدران خات و فاتمە سڵاوی خوات لێبێ عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵاه بزەحمەتەوەرەکەتان باسی گرفتی کەم ئاوی بەڵێ لەسەر گرفتی کەم ئاویە و نەبوونی ئاو بۆچی تا ئێستا حکوومەت پلانێکی جێگیری نەبووە کە بتوانێت کێشەی کەم ئاوی لە کوردستان چارەسەر بکات خوا برا بە ڕێزەکەم ئەو حکوومەتەی مە پلانی بۆچی هەیە پێم بڵێ بۆ ئەو شتەی هەبێ وەرە لە زادەی دەڵێ لە ئاوی دەڵێ کوڕە لە کار و کەسابەتی دەڵێ لە پلانی بۆچی هەیە و ڕۆبی خواوی واتەوە بۆ خۆی پێم ئاگە خوای گەورە سوای نایە لەبەرەوەی باس هەر یا ڕەبی خوا حەقی ئەو ملەتان لەبێتەوە وەڵی کاکە بەدەست بێ کارەباییەوە ئەمە دەناڵێنی وەڵی ئەوە ئاو هەیە ئەو دوکانە ئەو چەمە چەندەی لە بەردەڕوە ئەو ڕۆبیان لە ساعت حوتی بەیانیەوە کارەبا ڕۆی لە 5 دەبڕە ڕۆژ حوتی دەڵێ ترافیک لایتە بەم وەرزی گەرمایەش بەم وەرزی گەرمایە 5 ساعتێکی دێ کارەبای هاتووە مدیر ناحیەکمانەیە مدیر ناحیەکمانەیە هەر کەسێک دێتە دەڵێ بەسەرچاو مۆلیدەی ناحیەکەی داناوە کارەبای ئەو خەڵکەی گەڕەکەی دەورە کوچی خۆی ئەو بەرێک 2 ئەمپێری داونە 3 مانگانە ئەوەیان بداتێ 2 ئەمپێری داونێ بە گاز مەصرفی خەڵکە کارکەسە گازی پڕکاتەوە بۆ مۆلیدەکەی خەڵکەکەی کەزما باقی دەبێت سەلام تەماشایان کەن زان چۆن کارەبای دەستێن چۆن پێنجان دەبێتەوە وەڵڵاهی دەرگەسەریەکی دەبینە سەرێ بەدەست ئەو حکومەتی حکومڕانی بۆ خاسی گەورەی ئەو خوای کاکە خوا لە کۆڵیان کاتەوە چ بڵێ هەتا بڵێ خەڵک پڕە لێیان لەسەر دەکەم زۆر سپاس بۆ خات و فاتمە لە خدران دەچمە لای پەیوەندێکی دیکە دوا پەیوەندی کاک جەبار لە پێنجێن وەردەگرم کاک جەبار گیان سڵاوی خوات لێبێ ئەم کاتەوە قوربان سەر هەردوو چاوەکانم کاک جەبارگیان بەڕێز چاو خەلماتەکەم ماشە لە گۆرەکە خۆزێکی بکەم وەکو جەنابتان ئێوە تەبێ هەموو ڕەواتێکی کوردستانە گلەی لە حکومەتەکەکە ئێمە چەند ئەو خەڵکەیە هەر گلەیمان هەیە بەڵام من پرسیارێکم لە بەڕێزتان هەیە ئێوە وەکو حیزبێکی ئیسلامی باسە قەیناکە ئەگەر ئێوە خۆتان ڕازی نین بۆچی دانیشتن حکومەتەتم کاک جەبار بەباشی گوێم لێ نییە دانیشتوین چی؟ کاک جەبار مەبەستم ئەوەیە ئێوە بۆ لەگەڵ دانیشتن پێ دوایانی وام زامانی تێگەشتم بۆچی ئێمە لەگەڵ ئەوانە دانیشتین ئەمە بەس لەوەی کە کۆمەڵی دادگەرێ بۆچی لەگەڵ ئەواندا دانیشتووە بڕابکە لە هەموو دانیشتێکە کێشۆگرفتی وڵاتیان خراوەتە ڕوو ینی بە ئاشکرا پێیان وتراوەکە ئێوە گەندەڵ ئێوە هیچ هەڵاتێک ناگەن هیچ
ڕێگا دێ وەڵامە بدەمەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک جەبار لە پێنجێنەوە لەگەڵمانە و بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.